چۆنە؟ ئافەرین! سەیری ئەو چاوە جوانەی ئەیە وەرچەند پشتی زیتەڵەیە حەزی لە خەندە چۆپڵەیە وردی لەیە زیتەڵەیە حەزی لە خەندە چۆپڵەیە چەپڵەکاتان! لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێ سەردانکەری شار و گەیە وانە و گوتەی تازەی پێیە ئەی چۆن بنوە! لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێیە سەردانکەری شار و دێیە وانە و گوتەی تازەی پێیە ئەماکیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان، لەگەڵمان بن با بچین بۆ لای مناڵە ئازیزەکان و بیان دوێنین، بزانین تا چەندێ پابەندی یاساکانی ناوپۆن و شارەزایانەیە دەربارەی. لەگەڵمان بن. چۆنی؟ باشم. باشی؟ ناوت چییە؟ ساریا. ئافەرین ساریا، سێری قژە جوانەی بەسەر چاویان شۆر کردووەتەوە. دەبەرت چەندە؟ نۆ. نۆ، ئافەرین، هەر بژی. ئەو وێنەی چییە لە پەرتووکەکەتە؟ چۆلەکە. چۆلەکە بچکۆلەکە. تۆ گۆرانیە زانی؟ ئەو گۆرانیە زانی؟ چ گۆرانیەکە زانی؟ کوردستان. ئەدی بڵێ. کوردستان، ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ و چامانە خۆشم دەوێ پڕ بەدڵ دەیپارێزمە گوگڵ سەربازی گەل و خاکم ڕۆڵەی چشت و چالاکم کوردستان دەپارێزم بە هەموو توانە و هێزم سنگم دەکەم بە قەلغان بۆ بەرگری نیشتیمان محەممەد پاکش. ئەفەرین، زۆر سپاس، دەست خۆش یەک چەپڵی بێز بۆ خۆ. جوانە، چۆنی؟ باشم. باشی؟ باشم. ناوت چییە؟ زینە. ئافەرین، وی زینە، زانی من ناوم چییە؟ زیتەڵە. کە جوانە، ناوەکانمان نزیکە لێکەوە. زینە؟ بەڵێ. کە جوانی؟ ناوت چییە؟ زینە. ئافەرین زینە. زینە؟ تەمەنت چەندە؟ نۆ. ئافەرین زینە. زینە، تۆ یاساکانی ناو قوتابخانە ئەزانی؟ لە ناو قوتابخانە ئەبێ بە بێدەنگی دانیشیان قسە زۆر بکەیت. نابێ بە بێدەنگی دانیشی. بۆچی؟ لەبەر مامۆستاکان ڕێزە دەبێت. ئافەرین، بۆ ئەوەی وانەکانیش بە باشی فێربی، وایە؟ وایە. زینە؟ بەڵێ. ئەی گۆرانیە زانی؟ بەڵێ. ئادەی؟ کوردستان، ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ و چامانە خۆشم دەوێ پڕ بەدڵ ئەیپارێزم وەکو گوڵ سەربازی گەل و خاکم ڕۆڵەی چست و چالاکم کوردستان دەپارێزم بە هەموو توانە و هێزم سنگم دەکەم بە قەڵغەم بۆ بەرگری نیشت. ئەی ئافەرین، ئەی ئافەرین، هەر بشی. پێم خۆشە ئەو مناڵی وەکو تۆ کوردستانی خۆی خۆشەوێ. یەک چەپڵی بێز بۆ خۆ. دەی ئافەرین، زینێکیان خۆشمانەوێ، ئێمەش وەکو چاومان، هەر بشی. چۆنی کچە جوان؟ باشم. باشی؟ ناوت چییە؟ ژاری. ئەفەرین، ژاری. ئەو کێ ئەو پرچە جوانانی بۆ کردووی؟ دایکی. ئەی تۆ زانی بۆ منی بکەی؟ ئادی. خەتوکەم لێ مەکە. باشە یەک پرسیارم یەکەم. تۆ لە قوتابخانە خەوە و باتەوە ئەوە؟ تۆ؟ خەو نایە. ئەفەرین، کاتی بۆ قوتابخانە بێت سوس و چالاک بی، وایە؟ وایە. نابێ خەوە بێ، نابێ ئەوە.
نجێش بیت و دانیشت وایە بەڵێ ئافرین هەر بژی ئەبێ ئەوە دای مەزی تەڵەبی کە خەوە هاو مامۆساکە پێتەڵێ شوبە وریابە شوبە وریابە وایە ئافرین گۆرانی ێزانی بەڵێ ئەدی کوردستان ئەم کوردستان جاناخێن دڵ تەمانە خۆشم دێ پڕ بەدڵ ئەی پارێزم وەکو سەربازی گەل و قاکەم ڕۆژ و چالاکم کوردستان دەپارێزم بام و توانێت سەکان بە قەڵغان بە بەرگرنی نیشتمە ئافرین ئەی منە خۆشەوێ منیش تۆم خۆشەوێ پێ خۆشە زوو زوو ببینی بەڵێ دەیتر چاوە لەسەر شاشەی کورسات بێ ڕۆژانە کاتی بەخشی ماوەی مناڵان ئیتر من نەبینی باشە باش. ئافرین هەربشی چۆنی کچە جوان باش باشی ناو چییە زیوین ناو چییە زیوین ئەی گیان منیش ناوم زیتەڵەیە من و تۆ ئەو کچەی هەوڕێمان ناوەکانمان وەکو یەکە نزیکە لێکەوە وەنیا ئافرین هەربشی باشە پرسیارێکە لێکە تۆ دایما هەمیشە یەیتە پۆلەوە باشە ئەگەر ڕۆژێک نەیتەوە وانەکانێ لە دەسە چێ ئافرین ئەبێ بەردەوام بێتەوە بۆ قوتابخانە بۆ ئەوی هیچ وانەیەکە لە کیس نەچێ باشە هەر بژیت ئەی تو گۆرانی ێزانی ئەدەی کوردستان ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ چامانە خۆشم دەیە پڕ بەدڵ دەیپارێزم وەکو گوڵ سەربازی گەلی خاکم ڕۆچست و چالاکم کوردستان دەپارێزم بە هەموو توانا هێزم سنگم دەکەم بە قەرخام بۆ بەرگری نیشتی شتیمان ئافرین باشە تۆ ئاڵای کوردستان نەزایی چەند ڕەنگە ئەدی چەند ڕەنگە چوار چی و چی سوور سوور سپی زەرد سپی سەوز ئافرین یەک چە بڵێ بێز بۆ خۆ هەربژی هەربژی چۆنی کچە جوان باشم باشی باش. ناوت چییە هەنا ئەفرین هەنا باش. تو قوتابخانە خۆشەوێ بەڵێ باشە کە قەڵەمەکە و دایی پاشماوەکەیەکەی تێکۆوە سەتم بۆچی بەرەوەی قوتابخانەکەم پیسنێت ئەفرین هەر بشی ئەوە یەکێ لە یاساکانی خوێندنگەیە ئەبێ کە لە قوتابخانەکە و بووی پاک و خاوێنی پارێزی باشە باش. هەر بشی چۆنی کچە جوان باشم باشی ناوت چییە نزا ئەفرین ئەو هەموو زێ تۆ زێ من زێ ئەو زێ ئەو هاوڕێیترمان هەر زێ باشە پرسیارێکی لێکە ئەگەر مامۆسا پرسیارێکی لێ کردی ڕاستە خۆ لە شوێنی خۆتەوە بەرزەبیتەوە یان چیەکەی دە ساڵە برم چۆن ئاوا بەڵێ ئادی چیەکەی بۆ نمونەوە پرسیارێک لە تۆکەم مریشت چەند باڵی هەیە دوو نابێ ئاوا ئەبێ 10 ساڵ بڕی نیشەڵێ فەربوو تۆشەڵەی فەربوو دوو باڵی ئافرین هەر بژی یەک چە بڵێ بێز بۆ خۆ هەر بژی چە جوان وەچی بەلایەوەیەکی چۆنی باشم باشی ناوت چییە سەنار ئەفرین تەمەند درێژ بی لە چوانێکا زۆر باشی هەمووی هەمووی نمرەکانە بەرزە بەڵێ وەکو من زیرەکی بەڵێ ئەی پێ و خۆشە لە پاشە ڕۆژە بی بەچی دکتۆر ئافرین کە بووی بە دکتۆر مناتم وەلاو تووشی کۆکە بوو باوە چارە سەرمەکەی بەڵێ بەڵێ بێ بەڵێ ئەی ئەبی باوڕێ من بەڵێ منیشە من باوڕێ تۆ باشە بەڵێ. هەر بشی یەک چەپڵێ بێز بۆ وەردووکمان هەر بشی چۆنی باشی باشی ناوت چییە میهرەبان ئەفرین میهرەبان تۆ مرۆڤێکی زۆر میهرەبان و لەسەر خۆ دیاری میهرەبان باشە تۆ قوتابخانە خۆشەوێ بەڵێ وانەکانە نووسیتەوە بەڵێ ئەگەر ڕۆژێوانە نەنووسیتەوە دواکەوی لە خوێندن بەڵێ ئەی باشە ئەگەر لەوانەیەکە دەرنەچووبی بەدای و باباڵی دەرچوومیان ئەڵێ دەرنەچوو پێڵم ئافرین نابێت جان لێ بشاریتەوە باشە باش. هەر بشی یەک چە بڵێ بێز بۆ خۆ ئافرین چۆنی باشم باشی بەڵێ ناو چییە لەرێ باشە ئافرین لەرێکە لەرێ پرسیارێکی لێکەم بەڵێ سەیری ئەو وێنانەکە بەڵێ من لە پڕ شتێکی لێ پرسم دەی جوان سەیریکە باشە وێنەی کوڕێکی تیا چی کردووە خلیسکێ ناکە ئافرین ئەی دەمی چی لێ کردووە کردوتیەوە چۆن ئەوە ئەدی وە بکە ئافرین نەربژی تۆم نەخۆشەوێ بەڵێ منیش تۆم خۆشەوێ گۆرانێکم بۆ بڵێ دەی لە سەرەتای ساڵەوە براکانم خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکان دەرگای مەکتەب کرایەوە پشووی هاویم ڕایەوە جانۆرەی قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە بێکتر شاد دەبینەوە
ڕێگەی خوێندە نەگرینەوە تاکەی ئەفەرین یەک چەپڵی بێز بۆ خۆ هەربژی چۆنی باشم. باشی باش. بۆ پێکەنی منە خۆشەوێ بەڵێ منیش تۆم خۆشەوێ منیش بە تۆ پێکەن ناو چییە؟ ناو محەممەد ئەفەری کاکە محەممەد کاکە محەممەد بەڵێ تۆ لە وانەکانتا باشی؟ بەڵێ ئەگەر مامۆسا پرسیارێکی لێ بکە هەر لە خۆتەوە واڵەسی مامۆسا یان چیەکەی نا بەسووکی پێڵێم چۆن؟ باشە ئێستا بۆ نمونە مامۆسا پرسیارێکەکە سەیری من کە بێ وا بکەی مامۆسا ئەگەر پرسیارەکەی لێ کردیە بێ وا بکەی مامۆسا شەڵێ فەرموو منیش ئەڵێم ئەو کاتە منیش وەڵامەکە بۆ مامۆساڵێم باشە؟ ئافەرین گۆرانی ێزانی؟ براکانم خوشکەکانم هاوڕێ زیرەکەکان دەرگای مەکتەب کرایەوە پشووی هایم برایەوە جانەوەرەی قوتابخانەیە بۆ زانین ئێلانەیە بە یەکتر شا دەبینەوە ڕێگای خوێندن دەگرینەوە ئافەرین یەک چەپڵی بێز هەربژی چۆنی؟ باشم باشی؟ ناوت چییە؟ ئاروس ئەفەرین ئەو وێنەی چییە؟ وێنەی فلیمە تۆ فلمە بینیوە؟ بەڵێ زۆر بەهێزە ئەو پیاوە ئەدی با سەیری ماسوودکەکانە بکەم ئەدی ئەو بکە وەکو من ئەوە ئافەرین هەر بەژی ئەوە ئەزانیە بێ چی زۆر بخۆی ئەبێ میوە بخۆی ئەبێ شیر بخۆی ئەبێ خواردن بخۆی بۆی وەکو ئەو بەهێزبی باشە؟ هەر بژی باشە تۆ قوتابخانە خۆشەوێ؟ بەڵێ لە قوتابخانەوە خەوە باتەوە؟ خەو ناوباتەوە؟ ئێگەر خەوە هاو چیەکەی؟ ئەبێ ڕوخسەت لە مامۆساکە وەرگری بچی ئاوێ بکەیت بە دەموچاوتاو بیتەوە بۆی خەو بەرێ بە باشە؟ هەمیشە لە پۆلا وریا و ژیر بە باش؟ بە ساوەڕوانی شیر بە باش؟ بە پێ بکەنە ژیر بە بە ساوەڕوانی شیر بە باشە؟ ئافەرین هەربژی چۆنی؟ باشی؟ تۆ گۆرانی ئازانیەڵێ کەروێشک لانە ولانە گوێی لەسەر پشتانە گوێی لەسەر پشتانە چاوی لوقان پرخە پرخ ڕێویات وتی پخ ترسای؟ نابێ بترسی چۆنی؟ ناو چییە؟ ئەفەرین ناوێکی زۆر خۆشە هەیە ئەوە چ ڕەنگەکە و ماجیکی بەردەمێ؟ ئافەرین تۆ بەو ماجیکە دەموچاوی خۆوە نووسی؟ ئەی ئەوە بەس بۆ تەختە بەکاریە وایە؟ ئافەرین هەر بژی بۆچی ئەگەر دەموچاو بنووسی چییە بێ؟ هەموو دەموچاوە ڕەشە بێ دوایی مناڵێکی هەر دەرەچی وایە؟ چەپڵێ بۆ خۆ چەپڵێ بۆ من هەر بژی دەست خۆ چۆنی کوڕە جوان؟ باشی؟ ناوت چییە؟ ئەفەرین تۆ زۆر ژیر و وریای لاوی پرسیارێکی لێکەم لە قوتابخانە کە دانیشی لە پۆلا ئەبێ بێدەنگ بیانەوە بگەین کامیان؟ ئەبێ بێدەنگی بۆچی؟ لەبەرەوەی سەری هاوڕەکان نێشن ئافەرین ئەو کاتە هیچ شتێ ناگەی وایە؟ دوای مامۆساش لێمان تووڕابیێمان کاتە دەرەوە با بە بێدەنگی دانیشی پێکەن ێکە جوانە تۆ گۆرانی ئەزانی؟ نازانی؟ ئەدیە سەر پێ زۆر باڵە و بەرزە دانیشەم لە بێژێ ئافەرین تۆم نەخۆشەوێ؟ ئیتر بەردەوام بێ سەیری شاشەی کورساتکەی باشە؟ لە ڕێگەی شاشەکەی کورساتەوە لە کاتی ماوەی مناڵانە ئەبێ سەیری منکەی باش؟ منیش تۆم خۆشەوێ کاتێکی خۆش چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ یەک شتێ پێ بڵێم من دڵنیام ئەمڕۆ تۆ ڕاکە زۆر کردووە وایە؟ وەرە با قژە بۆ چاکەم قژە هەمووی تێک چۆتەوە ئەبێ لە قوتابخانە هاریکەی یان بە بێدەنگی بۆ خۆ دانیشی باشە ئەی لە کاتی پشوەکانە ئەبێ چی بکەی؟ ئافەرین کاتی یاریش ئەبێ یاریکەی وایە؟ باشە تۆ گۆرانی ئەزانی؟ نازانی؟ مامۆساکانی خۆشەوێ؟ زانستە فێرەکەن؟ ئافەرین هەر بژی بەردەوام بە لە خوێندن باش؟ هەر بژی دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ئەفەرین کاکە داریان تۆ لە ماڵەوە وا ناخوێنی؟ زۆر یان کەم؟ ئەی دوایەوە چیەکەی؟ ئافەرین کەواتە کاتەکانی ئەبێ دابەشکەی بۆ خوێندن بۆ یاریکردن وایە؟
ئەی لە قوتابخانە باقلی دانیشیان هەریەکەی باقلی دانیشم ئافەری مامۆساکانە خۆشیانەوەی بەڵێ ئەی تۆ مامۆساکانە خۆشەوێ بەڵێ. بۆچی چونکە ئەوان دەرزەڵێنەوە بێمە ئافرین هەر بژێ بێ مامۆساکانە خۆش بوێ چونکە ئەوان بەردەوام هەوڵ و کۆشمان لەگەڵایەن وایە وایە. هەر بژی یەک چەپڵی بێز بۆ خۆ دەی ئافرین چۆنی باشی ناو چییە ئافرینەی من ناو چییە جیکەڵا ئافرین هەر بژی تۆ ناوی من لەکوێ زانی باشە یەک پرسیاری لێکەم یەک کۆی یەک کاتە چەند یەک کۆی یەک دوو ئەی دوو کۆی دوو ئافرین هەر بژی دەسە داگرا دەسە هەڵبڕا دەسە داگرا دەست بۆ سەر لوتە دەست بۆ سەر چەناگە و کامە چەناگەیە ئەی گوێ کامەیە ئافرین هەر بژی گۆرانیە زانی ئەدی گۆرانیە بڵێ نازانی دەبا بچی بۆ لەوە ئەوڕێیتر مامزین و گۆرانیە زانیە چۆنی باشم وڵا باشی هەروەڵا. تۆ قوتابخانە خۆشەوێ بەڵێ. ئەو گۆرانیە زانی کاڵێ بەختەکەی ماڵمان جوانە ئاوی ئادەم ڕۆژانە کاتێکە خونچە دەردێ بۆ پێکەنی منە خۆشەوێ ئەی مامۆساکان نەخۆشەوێ بەڵێ. گۆرانیەکەم بۆ بڵێ وڵا لی نازانم بۆچی یەک گۆرانی ئەزانم ئادی کامەیە کەروێشک لانە و لانە نە. گوێی لەسەر لە پشتانە نە. زۆر ژیر و بە میهرەبانە نە. ماسکەکە ڕۆژانە نە. کەروێشک زۆر وریایە یا. ڕقی لە کۆڕۆنە ئەی منیش ڕقم لە کۆرۆنایە ڕقی لە کۆڕۆنە خۆی گوش هاوڕێکانی خۆپارێزم بتوانی ئێ کاتێکە یاری ئەەکە ئێ خۆی لە کەس نزیک ناکە ئافەری پێشەوەی کەنان ئافرین. بخۆەکانی جوانەشە هەر بژی یەک چەپڵی بێز بۆ خۆ ئافەری تۆش دەسەکانی جوانە شۆی دەسەکانی جوان شۆ بۆی بە دووربی لە کۆرۆنا باشە هەر بژی کوڕە جوان کاتێکی خۆش کاتێکی خۆش هاوڕێیان